سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەولێری پایتەختەوە لە بەرنامەیەکی نوێی ژیاندۆستی هاتمەوەلاتان بەو هیوام کە هەمیشە سفرە و خوانی ماڵەکانتان ئاوەدان بێت و ڕۆژوێکی باش و پڕخێر و تەعاتان بەڕێکرد بێت. ئەزانین خوانی بەربانگمان زۆربەی کات زۆرترین خواردنی لەسەرە. سفرە و خوانی بەربانگ یەکێک لەو خواردانەی کە ئەیڕازێنێتەوە تورشیاتە، بەتایبەت تورشیاتەکەی هەولێر کە هەر لە دوورەڕا بۆن و بەرامیەت. اینجا ئەمڕۆ چمە دوکانی تورشیاتێک دواتریش کارگەیەک بزانین تورشیاتی هەولێر بۆ ئەوەندە بەناوبانگە و خواستی زۆری لەسەرە. لەگەڵمان بن. سلام علیکم، سڵاوتان لێبێ. سلام بەخێر باشن، ڕەمەزانیش پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ، لە مسلمانان پیرۆز بێ، لە جیهانیش پیرۆز بێ. زۆر سپاس. باشە بۆچی ترشیات ئەوەنە ئارەزووی لەسرە لە مانگی ڕەمەزانەوە؟ هیچ لە دوورەوە بۆنەکەی هات خەڵکم بینی هاتن. بۆچی ڕەمەزانەوەنە ئارەزووی زیاتر لەسرە؟ وەڵڵاهی بەخۆی تورشیات یعنی پێشان برێ هاوینە نەدەخورا، دستانە بەس ئێستا هاوین دستان دەخورێ، بەس ئێستا ڕەمەزانە خەرک بە ڕۆژێ عەزی لە تورشیا، عەزی لە پاقلاو، یان عەزی لە شەربەتیا کە ئینسان بە ڕۆژ دەوی دلی ئەو شتەشی دەستێت. خاستەن ڕەمەزانان بەڕاستی یانی تورشی عالەم زۆر بازارتان چۆنە؟ دووسێ ڕۆژە ڕەمەزانە بازارتان باش بوو؟ لە خوای بە زیادی زۆر باشەوە. ئەوە سبەینەیە، ئەگە تەقریبە سبەینە نێوڕانەیە، یعنی ئەگە بات بە پاش نێوڕانی عەسرێ بات بێ بە ساعتش ناگەیە زۆرێ. ئەرێ بەخوای ئەوەندە بازارتان باجە. چەند جۆر ترشیاتان هەیە لە ناو دوکانەکە کە حازرە؟ ئێستا وەڵا برێ مەعشیمان هەیە، مشەکەلمان هەیە، سۆرمان هەیە، تەرۆزی سادەمان هەیە، خیار سادەمان هەیە، یانی زۆرە، زەڵاتەمان هەیە، دوو نوع زەڵاتەمان هەیە، یانی زۆرن بابەتەکان. ئەمە هەمووی خۆتان ئامادەیەکەن؟ هەمووی خۆمان ئامادەی دەکەنەرەوە. ئەی ڕێنمایە تەندروستیەکان چۆن جێبەجێیەکەن؟ تەندروستیەکان لە خوای بە زیادی مەزبوطە زۆر، ینی هەموو ماسک، ینی بەبێ ماسێکی شەی ناکەین. باشە مام خەسرەوە، ئەم بابەتانەی هەیە، ئەمە لە زەیتونە، لە خەیارە، لە ترۆزیە، هەمووی بەرهەمی خۆماڵیە؟ ناوەڵڵا هەمکە ئێستا مەسەرن بابرێەوەی خۆمانیەوەی عێراقیە، ئەو زەیتونی ئەو لای عێراقیە تقریبا هەکەێستاوە مسریە. ئەمانە بۆ نمونە ئەم زەیتونە بەچی خۆشکراوە؟ ئەمە بە سرکەی هەناری خۆشکرا، ئەوش بە سرکەی هەناریە، ئەوش بە سرکەی هەناری، ئەوش بە تەمەر هیندیە. ڕەشەکەش بە تەمەر هیندی دروستکراوە؟ بێناوکۆ بە تەمەر هیندی دروستکراوە. بەرێ ئەی سادەشتان هەیە وانە؟ بەرێ ئێستا کامیان زۆرتر خەڵک حەزی لێتی؟ ئەوەی کە بە وەڵڵای زۆر هەنارەکە خۆشکراوە زۆر دەبم باهن بە سرکەی هەنارەکەی برێ. سرکەی هەناری ئەسریشە ئەوەش تەبیعیە، مەسەلەن بابرێ ینی ئەنواعیتی بەڕاستی چەند تقریبا 18 نوع زەیتونمان هەیە، تورکیمان هەیە، ئیسپانیمان هەیە، یۆنانیمان هەیە، فەلەستینیمان هەیە، مسریمان هەیە. ئی خۆشمان ئی خۆمان کامێ؟ ئی خۆمان ئەم جۆرەیە بەرێ ئەوە عێراقیە، بەرێ ئەوە تورکیا، ئەوەشمان مخەلەل پێدرێن مەخلی بێناو کە تورکیا ئەوش بە سرکەی هەناریە، ئەوەش برێت تورکیا بە سرکەی هەناریە. باشە ئێوە لە پێش مانگی ڕەمەزان ئامادەکاریەکەن یاخود ڕۆژانە شتەکان حازرەکەن و هێنن؟ نا بەمە لە پێشمان ڕەمەزان ئامادەکاری دەکەن، خۆمان حازر کردووە، بە زەومادانەمان ئەو عەشانەمان هەموو هەیە، بە خۆمان لە مەحمەلی هەمومان دانایە، هەمومان هەیە. مەسەڵەن تووشی مەسەلەن بابرێ لە ڕۆژمانگی پێش ڕەمەزانی هەمومان دانەوە حازرمان کردووە. باشە کڕیاران چۆن یانەی کڕن؟ ینی بە زۆر ئەیکڕن یاخود ڕۆژانە بە تازەی ئەیانوێت؟ وەڵڵا یعنی کڕیاران یعنی خواستی مشتریان لەسەر هەمووانە، لەسەر هەموویەتی. باشە منە بینم مام خەسرە و بە جیاجیاداتان ناوە، هەشتانە بە تێکەڵی بێت یان خەڵک خۆی ئارەزووی ئەوەی هەیە بە جیالێتان بکرێ دواتر خۆی دروستیکە؟ بەڵێ بەرێ تووشات ئێستا بە جیادیا دەنێن، پێشان وەختی خۆی چەند ساڵ لە پێش هەموو تێکرد، ئێستا هەموو جیایە. مەسەلەن بابرێ ئێستا تووشی زەرد، بابرێ میسالە تووشی زەرد دەرێ چلێک تووشی زەردم لێ مەسەلەوە هەیە عەزیلەیە بە سیرویتر، مەسەلەن چلێک تووشی زەرد تەرۆز تێدەکرێ، مەعشی تێدەکرێ، مەعشی تەرۆزیە، مەعشی خیارە، خیار سادەیە، تەرۆز سادەیە، بیبەری شیرنە، بیبەری تیژە، سیری خۆمانە، سیری عەجەمە.
هاوڵێریەکانیش زیاتر هاتوون و حازرن وردە وردە بەرەو ئێوارە ڕوا خەڵک زیاتریە بۆ ترشیات کڕین یەکێک لەوانە مام حاجی تۆ هاتووی ترشیات بکڕی چەند کیلۆتەویست؟ 3 کیلۆم دەویست 3 کیلۆ بۆچی ئێوارانی ڕەمەزانە بێت ترشیات هەبێ یاخود گشتی خەڵک زۆر حەزی لە ترشیاتە لە ڕەمەزانان ترشیات لۆی خۆشە مەسەلە سەر سفرە مناڵەکان ئەزیان لێیە ئێستا داوای چەند کیلۆیان لێ کردی؟ 3 کیلۆ ئەو 3 کیلۆ تقریبان بەشی چەندێکەکە وەڵا تقریبا هەفتەیەک 5 ڕۆژەوە باشە زوو ترشیات بکڕی یاخود ئەوە بەشی زۆرە کڕی تو نا من بەشی زۆر دەکڕم یعنی درەنگ دێمەوە بۆچی لێ هەولێر ترشیاتەوە بەناوبانگە بۆچی خەڵگەوەیان حەز لێ بۆڵە ئازیان لێ ترشیاتە خۆشە خۆم عەزم لێ نییە بەخۆم تو حەزرێن یان لەبەر خاتری مناڵەکانی کڕی خوا ڕزقە باکە بۆیانە کڕیت ئەی چ جۆرە ترشیاتێکە زۆرتر حەز لێ ینی ئەوان لەبەر خاتریوانیان بۆ کڕی سۆری ئازیانەیە سۆر زەرد ئەوان زیاتر سۆر سوورەکە من ئێستا لە کارگێکی گەورەی دروستکردنی تورشیاتم لە هەولێر ئەزانین کە تورشیات لە هەولێر خواردنێکی سەرەکی سەرخوانەکانمانە کەم سفرەی ئێواری بەربانگ هەیە کە تورشیاتێکی بەتامی هەولێری لەسەر نەبێت یاخود ناوچەکانی دیکە اینجا بزانین تورشیات چۆن دروست دەکرێ و چەندێکە پێشتر هەبووە و ئێستا چ گۆڕانکاریکی بەسەر هاتوو چەند جۆرمان هەیە ئەچینە لای خاوەنی کارگەکە و زانیاری زیاتری لێ وەرەگرین. نزیکەی 40 ساڵە تۆم کارگێت هەیە و خەریکی کاری ترشیات فرۆشی جا سەرەتا چۆن بوو دەست پێ کرد؟ وەڵای سەرەتا من برادرێکم هەبوو لەگەری ئیشم کرد خوافیکەوە مردنای فوات ئەوە بوو کافوات لەوی فێر بوو تقریبان لە ساری 83 ئەو وەختی بوو 82 ئەو کاتە چەند جۆر ترشیات هەبوو؟ وەڵای ئەو کاتی تووشی سۆر هەبوو تووشی زەرد هەبوو لەگەر دووسێنەوە ئەزەیتونی خۆمانی لەگەر ماشیش هەبوو بەس ئێستا چەند جۆر؟ وڵای ئێستا وچی جارە نیە ئێستا ماشەڵڵا جۆرەکانی زۆرە ئێستا بابرێت تووشی سۆر هەیە تووشی زەرد هەیە تووشی بە تەمەری هەندی هەیە تووشی مدەبەس هەیە تووشی بە سرکەی هەناری هەیە تووشی زەڵاتە هەیە دووسێنەوە ئەماشی هەیە ماشی خیارە و ماشی بیبەرە و ماشی تەرۆزیە و یان شتەکە ئێستا زۆر 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 فەرقی هەیە لەگەڵ سارەکانی مەسەرەن بابرێ 30 ساڵ لەوەی پێشتر. مام خەسرە ئەو کەرەستانەی کە بۆتانە خۆمانن یاخود لە دەرەوەی هێنن ئامادەیەکەن هەمووی خۆمانە تەرۆزی خۆمانە خیار خۆمانە سەیدن ئاردێک کەلەمە قەڕنابی تە بیبەرە هەمووی خۆمانە بەسێ بە خۆمانە لوکانە مەسەلەن کەپسی دەکەن خەیدا دەنێن هەتا 20 ڕۆژی پاژە 20 ڕۆژەی دیسانجارش کە کەپسی دەکەینەوە پاش کەپسکردنێ هەمووی جوان یان بە قەپیز یان بە تێپی دای دەنێن لە کۆری دەگەڕێن ئەوزە 5 ماک 6 ماک هەتا مەسەلەن دەیفرۆشی کاتی پێگەشتنەکەی ئەوە هیچ بەخۆی پێگەین تقریبان لەگەرمای تقریبا مانگە هەر ئەوەندەی دەوا بەخۆی زەردەبی ئەوزە پاشە جرەکەن ناو خیاچی بوو مەسەلەن دەمینی هەتا سارێک ساروی نوچی هەتا مەوسومەکە خلاصیان کە مەوسومی خلاص زارشکە دیسان دەست بە تەرۆزیکردن و بە تەرۆزدانان و خیار و ئەو شتانە دەکەینەوە نا هەمووی خۆمانە مەسەن هیچمان لە دەرەوە نایە بەس برێ ئەگەر مەسەن بەعزە زەیتونەک نەبی لە دەرێ دێتن مەسەنیا دەرنی ئیسپانیا یۆنانیا یا تورکیا زەیتونەکانش بە زۆری خۆمانە. مام خەسرەوە ئەمە چی و چیتە ئەمە حەزرا بۆی تێکەڵی سرکەکە بکرێ چی و چیتە؟ بەرێ ئەوم شەکەلە بابرێ ئێستا ئەوە تەرۆزی وردکرایە خیاری وردکرایە مەسەلەن بابرێ زۆر شتا
ئەوە گێزەرە ئەو شتە سپێچێتیایە جێزەرە شێلمە ئەمە شێلمە ئەوە ئەمە شێلمە خیارە شێلمە ئەبێت جێزەرە سپی بێت بۆ ترشیاتی زەرد بەخۆی لەگەر زەردەچیوە و بارات و ڕەنجی ڕەنگێ گۆڕێ ڕەنجی دەگۆڕێ تامیش دەگریا بەخۆی سپی شێل و سپیە باشە بۆچی لەم ئاوایە داتان ناوە ئەوە ئێستا لە ناو خێوا بچی بوو کە پسمان کرد بەستان و خێواش دەرمەهینەیە لە ناو باریێماندانە باریۆم لە سەری ئاوی دەکەنەوە لە بریش ئاوی دەڕاتن مەسەر بە شەو ڕۆژی سووراتەکەی نامینێت پاش سووراتەکەی نما ئەو زەهێنی ئەمە لێکوانە دەیکەنە تووشی مەسەرم برێ بەهاراتە چەند ئەباراتە کە زۆر دەچوێ ئاوی سیری عەزەمە ئاوی سیری خۆمانە یعنی چەند جۆرێک سرکە و ئاویشی تێکەن هەرچەنە بۆنەکە ئەوەنە زۆرە بۆنی ترشیاتەکەەوە خۆشە مێشکمان پڕ بووە ئێستا ئێوە خۆتان زۆر بۆن ناکەن بەڵام منەزانم بۆنی چەند خۆشە یەکسەر دیارە بێت کە چەند بە چێژ و بەتامە ئەو جۆرە چیە کە سەوزەواتەکەی پێوەیە سێرێکی بکەین ئەوە ماشیە ئەوە ماشیەوە بە کەرەوزە مەسەلە سیری عەزەمە سیری خۆمانە بەهاراتە کەرەوزە ئەو شتانەیە ئەمە ئەگەر بڵین ترۆزیەکە خارەکە ئەکەن بە دوو بەشەوە و ناوەکەی بەهارات و شتی تێەکەن چی و چی تێکرێ ئەمە بەهارات و ئەوە سیری خۆمانە و سیری عەزەمە و بەهاراتە و زەردەچووە و ئەو شتانەیە یان لەگەر کەرەوزە لەگەری هوردەکە جا کەرەوزەکە پێبەستن کەرەوزەکەش پێدەبەستن بخۆی چۆن بڵێەوە چ قیمەتی ناوەکەی دەدەڕێن کو مەسەنەن بابرێ دۆرمەدەکەی کە برزی تێدەکەی مەژەو ئەو قیمەیە مەسەرم بابرێ سیری عەزەمە سیری خۆمانەیە بەهاراتە و کەرەوزە و بیبەرە ئەوانە هەموو هوردەکەی تێی دەکەینە ناوی ئەوزدا بە کەرەوزی دەیبەستن.